سڵاتان لەبێت و ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لە خزمەتتاندام بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ڕۆژی سێشەممە سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان. ڕێزگرتن لە یادی گیانبەختکردوانی شۆڕشی ژینا لەلایەن بنەماڵەکانیانەوە، مانگرتنی بەندکراوانی ڕاگیرا و لا زیندانی قزڵ حەسار، بەردەوامی هەڵمەتی سێشەمەکانی نا بۆ سێدارە، کۆبوونەوەی بنەماڵی بەندکراوانی مەحکوم بە سێدارە لە ئێران و لە سێدارەدانی 8 بەندکراو لە زیندانەکانی ڕژیم. ڕێزگرتن لە یادی گیانبەختکردوانی شۆڕشی ژینا لەلایەن بنەماڵەکانیانەوە. ڕۆژی دووشەممە 21 ڕێزبەری 1404 هەساوی بنەماڵەیە گیانبەختکردوانی شۆڕشی ژن ژیان ئازادی هاوکات لەگەڵ کۆمەڵێکی دیکە لە خەڵکی ئازادیخوازی شاری سنە سەرزانی گڵکۆی ڕۆڵەکانیان کرد. بەپێ ئەو وێنانێ بەدەستمان گەیشتوون بنەماڵەی عەزیز مۆرادی ناسراو بە خاڵۆ عەزیز بە دانانی گوڵی سوور لەسەر گوڵکۆکەی یادی ئەو ئازیزەیان بەرز ڕاگرت. هەروەها بنەماڵەکانی هومەن عەبدوڵاهی و ڕامین فاتحی بە وتنەوەی سرود و بە بەشداری بەرینی خەڵکی تێکۆشەری شاری سنە پەیمانیان لەگەڵ ڕۆڵەکانیان نوێ کردەوە و هەروەها سەردانی گوڵکۆی چیاکۆ و یۆسفی نژاد لە گیانبەختکردوانی ژینگەی کوردستان کرد و جەختیان لەسەر ئەوە کردەوە کە تا کاتی سزادانی تاوانباران بەردەوام ئەبن لە خەبات و تێکۆشان دژ بە زوڵم و ستەم. بێبەشکرانی بەندکراوێکی سیاسی کورد لە سەرەتاییترین مافەکان. مەحموود سادقی بەندکراوی سیاسی و خەڵکی شاری کامێران سەرەڕای خراپبوونی دۆخی تەندروستی و سەرەڕای 9 ساڵ بەندکران لە زیندانەکانی ڕژیم لە مافی پێزانی مەرەخەسی بێبەشکراوە. ناوبراو ڕێکەوتی 25 ڕێزبەری ساڵی 1395 هەتاوی لەگەڵ حەیدەر قوربانی بەندکراوی سیاسی ئەعدامکراو بە هێرشی هێزەکانی ئیدارەی ئیسلاحات بۆ سەرماڵەکانیان دەست بەسەر کران. پاشان ئەو هاوڵاتیە لەلایەن لەقی یەکی دادگای انقلابی شاری سنە بە تۆمەتی شۆڕشی چەکداری دژ بە ڕژیم و هاوکاری لەگەڵ حەزبە کوردیەکان حکمی 25 ساڵ زیندانی تەعەزیری بەسەردا سەپێنرا. شانی باسا بارەها دەستگای قەزای ڕژیم بە مەبەستی پێزانی مەرەخەسی باوبەندکراوە داخوازی بارەمچەی کردووە، بەڵام هەموو جارێک ئەم بڕیارەی خۆی هەڵوەشاندوێتەوە. مانگرتنی بەندکراوانی ڕاگیراو لە زیندانی قزڵ حەسار. ڕۆژی دووشەممە 21 ڕێزبەری 1404 بەندکراوانی ڕاگیراو لە بەندی دووی زیندانی قزڵ حەساری کەرەش دژ بە شەپۆلی بەرفراوانی لە سێدارەدانی زیندانیان مانیان لە خواردن گرت. بەپێی دوایین راپۆرتەکان بەندکراوانی ئەو بەندە پاش گواستنەوەی 16 بەندکراو بۆ ژووری چاکەکەسی بە مەبەستی بەڕەوەچوونی سزای لە سێدارەدان مانیان لە خواردن گرتووە. بە وتەی سەرچاوەکانی هەواڵ جێگیری دادستانی کەرەج بەڵێنی بە بەندکراوانی مانگرتوو داوە چەند زیندانی لە ژووری چاکەکەسی دەگەڕێنەوە بۆ بەند، بەڵام سەرەڕای بەڵێنەکانی بەرپرسان زیندانیانی ئەو بەندە ڕایان گەیاندووە کە ئەمڕۆژ بەردەوامی بە مانگرتنەکەیان ئەدەن. شانی باسە لە مانگەکانی ڕابردوو دەیان بەندکراو لەلایەن دەستگای قەزای ڕژیمی کۆماری ئیسلامیەوە لە ئەو زیندانەی ئەعدامکران و بارەها لەلایەن بەندکراوانی ئەو بەندیخانەیەوە ڤیدۆ سەبارەت بە ئەم کردەوە دژە مرۆیی کۆماری ئیسلامی بڵاو کراوەتەوە. بەردەوامی هەڵمەتی سێشەمەکانی نا بۆ سێدارە. بەپێی راپۆرتەکان بەندکراوانی 52 زیندانی ڕژیمی کۆماری ئیسلامی لە 90مین هەفتەی هەڵمەتی سێشەمەکانی نا بۆ سێدارە مانیان لە خواردن گرتووە و بەردەوامیان بە ئەم هەڵمەتە داوە. بەندکراوانی 52 زیندانی ڕژیم لە ئێران با بڵاوکردنەوەی بەیاننامەیەک لە هەفتەی 90 ئەم هەڵمەتەدا ڕایانگەیاندووە بەندکراوانی زیندانی قزڵ حەساری کەرەج هاوکات لەگەڵ هاتنە پێشەوەی ڕۆژی جیهانی خەبات دژ بە سزای سێدارە بە وتنەوەی دروشم دژ بە دەسەڵاتی کۆماری ئیسلامی و سەپاندنی حکمی سێدارە بەسەر زیندانیان خوازگاری هەڵوەشانەوەی حکمی سێدارەی هەموو بەندکراوان و ئازادی دەستبەجێ هەموو زیندانیانی سیاسی و عەقیدەتی بوون. لە بەردەوامی بەیاننامەکەدا جەغ لەسەر ئەوە کراوەتەوە کە تا کاتی وەدی هاتنی داخوازیەکانیان
بەندکراوان بەردەوام ئەبن لە مانگرتن و ناڕزایەتی دژمە حکمی ناڕەوای سێدارە و کوشتنی بانقەستی بەندکراوانی سیاسی و عەقیدەتی. ناڕزایەتی کرێکارانی کانگای زێڕی سپیدابە. ڕۆژی دووشەممە 21 ڕەزبەر کۆمەڵێک لە کرێکارانی کانگای زێڕی سپیدابە دژ بە پێنەدانی حەقدەستەکانیان ناڕزایەتیان دەربڕی. کرێکارانی ناڕازی ئاماژە بەوە دەکەن کە بەهۆی پێنەدانی حەقدەستەکانیان و هەروەها کەمبوونی حەقدەستەکانیان دۆخی ژیانیان لە خراپیدایە و تەنانەت کرێکاران توانایی دابینکردنی سەرەتاییترین پێداویستەکانی بنەماڵەکانیان نییە. هەروەها کرێکاران خوازیاری بەرزکردنەوەی ئاستی حەقدەست بە پێ ڕێژێ هەڵاوسان، دابینکردنی بیمەی دەرمانی کارامە، وەرگرتنی هێزی کاری نوێ، دابینکردنی منی شوێنی کار و ئەمنیەتی پیشەی و هەروەها بایەخدانی بەرپرسانی ڕژیمی کۆماری ئیسلامی بە داخوازیەکانی کرێکاران بوو. کۆبوونەوەی بنەماڵەی بەندکراوانی مەحکوم بە سێدارە لە ئێران. ڕۆژی دووشەممە 21 ڕەزبەری 1404 لە شارە جیاوازەکانی ئێران بنەماڵەی بەندکراوانی مەحکوم بە سێدارە دژ بە سەپاندنی حکمی ئاعدام کۆبوونەوە. بە پێ وێنانێ بەدەستمان گەیشتوون بنەماڵەی بەندکراوانی مەحکوم بە سێدارە و هەروەها بنەماڵەی زیندانیانی ئاعدامکراو بە بەدەستەوە گرتنی وێنە ڕۆڵەکانیان و هەروەها پلاکاردی نابۆ سێدارە سەرەڕای دەربڕینی پشتیوانی خۆیان لە هەڵمەتی سێشەمەکانی نابۆ سێدارە، خوازیاری هەڵوەشانەوەی حکمی سێدارەی هەموو بەندکراوان و هەروەها ئازادی دەستبەجێ هەموو بەندکراوانی سیاسی و عەقیدەتی بوون. هێرشی هێزەمنیەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی بۆ سەر ماڵی کەوکەب بۆ داغی پگاه. ڕۆژی دووشەممە 21 ڕەزبەر هێزەکانی ئێدارەی ئیسلاحاتی ڕژیم هێرشیان کردوێتە سەر ماڵی کەوکەب بۆ داغی پگاه و هەڕەشەیان لێ کردووە. بە پێ دوایین راپۆرتەکان هێزەمنیەتیەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی ڕۆژی ڕابردوو سەرەڕای هێرشیان بۆ سەر ماڵی ئەو چالاکە سنفیە لە پێش چاوی منداڵەکانی بێڕێزیان پێکردووە و هەروەها هەڕەشەی کوشتنیشیان لێ کردووە. جێگای ئاماژەیەکە پێشووتر ئەو هاوڵاتیە لەلایەن دادگای ئینقلابی شاری ئەهواز بە تۆمەتی هەوڵدان بۆ تێکدانی ئەمنیەتی وڵات و تەبلیغ دژ بە ڕژیم حکمی 6 ساڵ زیندانی بەسەردا سەپێنراوە و هەروەها لەلایەن لێژنەی پێداچوونەوە لەسەر تاوانەکانی ئامۆزش و پەروەرێش بۆ ماوەی 3 مانگ لە کارەکەی دوورخراوەتەوە. دووە هەواڵ لە سێدارەدانی 8 بەندکراو لە زیندانەکانی ڕژیم. لە ڕۆژانی ڕابردوودا 8 بەندکراو لە زیندانەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی بە تۆمەتی کوشتنی بانقەست و پەیوەندیدار بە مادەی هۆشبەر ئیعدام کراون. بە پێی راپۆرتی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ 5 بەندکراو بەناوەکانی زەینەب خۆدابەندە، سەجاد سەفینەژاد، فەرزاد جوانمێری، بێهنام سابری و جەعفەر ڕێغبەتی بە تۆمەتی پەیوەندیدار بە مادە هۆشبەرەکان لە زیندانەکانی دەستکردی ئیسفەهان و ناوەندی قۆم ئیعدام کراون. هەروەها 3 زیندانی دیکە بەناوەکانی حەمید عەبدولی، یونس مەردانی و فەرهاد فەرەجی بە تۆمەتی کوشتنی بانقەست لە زیندانەکانی دەستکردی ئیسفەهان و دەسفول لە سێدارە دراون. بینەرانی خۆشەویست، هەواڵەکانتان پێشکەشکرا، هەر شاد و ئاسوودە بن.